منداڵپارێزی کوردستان لەم ساڵدا هاوکاری زیاتر لە 1300 منداڵی هەژار و بێسەرپەرشتیارانی کردووە. ئەم هاوکاریە لە چوارچێوەی پرۆژەی گرتنەخۆی منداڵپارێزی کوردستان ئەنجام درراوە بۆ زیاتر گەیاندنی هاوکاری و خزمەتی زیاتری منداڵان. ئەم پرۆژێ بڵین لە سەرەتای ڕاپەڕینی کوردستانەوە دەستی پێکردووە، یەکێکە لەو پرۆژانەی کە زۆرترین سپۆنسەری هەبووە، با بڵێن هاوکاریمان هەبووە لە دەرەوەی وڵاتەوە. و یەکێک لە سپۆنسەرە سەرەکیەکانی ئەم پرۆژەیەمان خوا لێ خۆش بوو هەڤاڵ مامجەلال بوو کە بە هەمیشە تا ئەو لە ژیانە بۆ هەوڵیاوە کە موچەی 2000 مناڵی بێسەرپەرشت دابین بکە. ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان لە کاتی ئێستاە نزیکەی 1300 مناڵمان هەیە کە بە بەردەوامی ماگانە موچیان بۆ دابینەکرێت. دیارە گرتنەخۆ تەنها هەر ئەوە نییە ئێمە موچەیەک دابینکەین، بەڵکو لەگەڵەوەشە هاوکاری خوێندن و ئەگەر هەر کێشەیەکی تەندروستیان هەبێ و چارەسەریانەکەن، هەروە لەگەڵەوە ئەگەر کێشەیەکی کۆمەڵایەتیشان هەبێ. ئامانجی پرۆگرامی گرتنەخۆ لە منداڵپارێزی کوردستان دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی منداڵە کەم درامەت و بێسەرپەرشتارانە و هاوکاریکردنی کۆمەڵایەتی و تەندروستیە بە خێزانەکان. ئامانجی ئێمە لە پرۆژەکەمان بەردەوامبوونی منداڵە لە خوێندن، کۆکردنەوەی خێزانە لە پەرتەوازەبوون و هەڵوەشاندنەوەی خێزانەکان لەگەڵ هاوکاریە مادیەکانمانە بەردەوام ئێمە هاوکاری کۆمەڵایەتی و تەندروستی و یاسایی پێشکەشی خێزانەکانمانەکەین. سەرچاوی ئەم داهاتشمان لەلایەن کەسانی خێرخوازی ناو و دەرەوەی کوردستانە بۆ ماوەی چەندین ساڵە بە درێژی هاوکاری مناڵەکانی کوردناوی کوردستان دەکەن. ئەمە کارێکی باشە و لێرەوە جێگای دەستخۆشیە. من سوپاسی بەرداوامیان بۆ بنێرم، چونکە هەمیشە لە خەمی مناڵانی کوردستانان بە تایبەتی لەو بارودۆخانەی کە کوردستان بەردەوام قۆناغ دوای قۆناغ پێ تێپەڕیوە، خێزانەکانی ئێمە بەردەوام پێویستیان بە هاوکاریە. منداڵپارێزی کوردستان لە ڕێگەی سەرجەم پرۆژەکانیەوە هاوکاری منداڵانی کردووە بە چەندین شێوە و ئێستاش لە ڕێگەی ئۆفیس و سپۆنسەرەکانیەوە خزمەت بە منداڵانی هەژار و کەم دەرامەت و بێسەرپەرشتیاران دەکات. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.